مەرزی پەرۆسان بۆ باری تەڕە کرایەوە ئەمەش لە دوای ئەوەی کە لە دوێنێەوە جوڵەی بازرگانی و گەشتیاری بە تەواوی لە مەرزی پەرۆستانەوە ڕاگیرا بوو بەهۆی لە کارکەوتنی سیستمی ئەلکترۆنی لە دیوی وڵاتی ئێرانەوە. بەڵام کەمێک پێش ئێستا مەرزەکە تەنها بۆ باری تەڕە وەکو خەیار و کاڵک و گێزەر و ئەو بابەتانی دیکە کرایەوە. من قسەم لەگەڵ چەند شۆفێرێکا کرد، ئەوان باسییان لەوە کرد ئەمڕۆ نزیکەی 50 بار هەڵگر لە ئێرانەوە هاتبوونە مەرزەکە و ئەمانیش بارەکانیان بار کردویان بن بۆ ئەلوەکانی سلێمانی و کەلار و باقی شارەکانی دیکە. نەهاتنی ئەو بەرهەمانە لە وڵاتی ئێرانەوە ئەمە وای کردبوو ئەمڕۆ نرخی ئەو بەرهەمانە لە ئەلوەکان بەرز بێتەوە بە جۆرێک تاوکو نزیکەی 500 دینار نرخی بەرهەمەکان گرانتر بوو. بەڵام لە ئێستاوە ئیتر باری تەڕە لە مەرزی پەرۆسان ڕێگەی پێدراوە. من قسەم لەگەڵ ئەو شۆفێرانە کرد، ئەوان باسییان لەوە کرد پێیان وتراوە تەنها ئەم ڕۆژ بۆیان هەیە باری تەڕە بار بکەن، هاوشێوەی بار هەڵگرەکانی دیکە ئیتر هیچ بارێکیان پێ نادرێت، تاوەکو یەک هەفتەی دیکە هیچ بار هەڵگرێک نەیە تا مەرزی پەرۆسان بۆ بارکردنی بار.